بەڵێ بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر پەیوەندیەکانی یەکێتی پارتی و هەوڵەکان بە پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەکوێ گەشتووە ئایا لە ڕووی واقعیەوە دەگونجێ یاخود دەکرێ حکوومەتێک لە هەرێمی کوردستانە پێک بێ کە یەکێتیان پارتی تێدا نەبێ یان واقعەکە وای خواست واگەرچی ناکۆکیژە بێ ململانێژە بێ بەڵام واقعەکە وایە کە دەبێ حکوومەتەکار لە یەکێتی و پارتی پێک بێ بەتایبەت لەم خۆناغەدا گفتوگۆی ئەو بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بێسن فایق ڕاوێژکاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بێسن سڵاو لێبێت. زۆر سپاس زۆر سپاس سپاس دەکەم بەخێر بێ کاک بێسن پەیوەندیەکانی یەکێتی پارتی چۆنە ئێستا؟ سڵاو بۆ جەنابێت بۆ بینەرە بەڕێزەکان بۆ کارمەندە خۆشەویستەکانی ئەم دەستگا جوانە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بۆکو دوو حزبی ڕکابەری سەرەکی دوای هەڵبژاردن پەیوەندیکی ئاسایی نۆرماڵە لە چوارچێوەیەکی سیاسی کە هەرێمی کوردستانە و هەردوو هێزەکە بە درێژایی ساڵانی ڕابردوو کەم تا زۆر هەرێکە و بە حەجم و هەرێکە و بە ئاراسەیەک بەشدار بوونەوە ڕێوەبردننی ئەم وڵاتەیە بۆیە پەیوەندیەکان ئاساییەوە دوای زنجیرەیەک دانووسانی دوای هەڵبژاردن تقریبان خەریکە بەرەو ئاساییتر ئەچێ بۆیە ئەکرێ بڵێم بەڵێ پەیوەندیەکان ئاساییەوە نزیک بوونەوەش هەیە تقریبان و ئەو لیژانانەش کە لیژنەی فەرعیان لیژنەی تەکنیکی لە ناو لیژنە باڵاکەی دانووسانی هەردوو لایەکە دروست کرا بوو ئەوانە زنجیرەیەک کۆبنەوەی گرنگ و کۆبنەوەی ئەنجام باشیان بەڕێ کردووە و دواتریش لیژنەی تر هەیە کۆبنەوە یعنی علاقە هەیە و پەیوەندیەکانیش پەیوەندیەکی ئەتوانم بڵێم ئیجباریە ئەم دوو هێزە بەرپرسن لەم وڵاتە بەرپرسن لەم خەڵکە بەرپرسن لە چارەنووسی هەرێمەکە یعنی هەندێک جار ئەبێ پەیوەندیان باش بێ. باشە زۆر جار خەڵک دەڵێ لە هەڵمەتی هەڵبژاردنە دەوترا تێڕوخێنین وا دەکەین ئەمە دەکەین ئەکرێ یەکێتی و پارتی لە دۆخێکی لەم شێوەیە کاتۆتە پێشەوە هەمیشە تیر و شیر لە یەک بسووند یان دۆخەکە وا دەخوازێتەوە ناچاری دەبێ بێکەوە لەگەڵەکەدا هەڵ دوو هێزی سیاسی جیاوازین ڕویای سیاسی جیاوازمان هەیە تێڕوانینمان بۆ بەڕێوەبردننی وڵات تا ڕادەیەک جیاوازە تێڕوانینمان لە هەندێک بابەتی تری اقتصادیە جیاوازە جەناب تەزانی و لە کەمپەینی شاهێرێکەمان خاوەنی دوو پرۆژەی سیاسی هەڵبژاردننی جیاواز بووین ئێمە پرۆژەیەکمان هەبووە و ئەوان پرۆژەی خۆیان هەبوو ئاسایە من لێرە لە پرۆژەکەی خۆماچی ئەەکەمە کەمپەینی هەڵبژاردن و بە چ تریقەیەک دەنگکەوەکەمەوە ئەمە بابەتێکی حەملەوی و پرۆژەی سیاسی هەر هێزێکی سیاسیە حەقێکی مەشروعە بەڵام دواتریش دانووسان و دانیشتن هەندێک جار نەتیجەی ئینتیخابات و دۆخی سیاسی وڵاتەکە لەسەرت ئیجبارەکە ئەم دوو هێزە سیاسیە دوو هێزی سیاسی سەرەکی براوی هەڵبژاردنەکان بوون کەسیان بە تەنیا ناتوانن تەشکیلی حکوومەت بکەن و لایەنەکانی تری دەرەوەی ئەم دوو هێزەش جەناب تەزانی تقریبان ئەوانەی کە کورسیان هێناوە بەشی زۆریان ڕایان گەیاندووە کە بەشداری تەشکیلی حکوومەت ناکەن ینی لەبەرەوە لە نەتیجەیە ئەم دوو هێزە ناچارن بەیەکەوە ناچارن مەبەسم ئەوەیە دۆخی سیاسی ژمارەی کورسیەکان هەندێک بابەتی تری ئیقلیمی بابەتی ناوخۆی گوزەرانی خەڵک وایان لەسەر ئیجبار ئەکاکە بەیەکەوە حکوومەت تەشکیل بکەن و ژماری کورسەکانیش وازە حەکاگڕانکردنی یەکێتی و نەپارتی ئەگە واقعی قسە بکەین کەسان ناتوانن بەتەنیا حکوومەت تەشکیل بکەن یعنی خۆ ئەکرا ئەگەر یەکێتی ژماری کورسەکانی زیاتر بووە ئەو کات لێرێمە قسەیەکی ترمان کردای مەسن پارتی ژماری کورسەکانی 50 زایدێک بووە لێرە قسەیەکی تر بکرای بەڵام دۆخێک هەیە لە دوای ئینتیخابات نەتیجەیە ژمارەیە ڕقەمەکە لە پەرلەمانە هەیە ئەم ژمارەیە بووە ئەکا کەس بەتەنیا ناتوانێت حکوومەت تەشکیل بکات طبعا من بەڕای خۆم پێم وایە هەموو حکوومەتانی کە بنکەی فراوانە حکوومەتێکی بە دەرەجە ئیمتیاز سەرکەوتوو نابێت باشترین حکوومەت ئەوەیە کە پێکێنەرەکانی کەمتر بن هەتا کەم بێژماری پێکێنەرەکانی حکوومەتەکە حکوومەتێکی سەرکەوتوترە بەراورد بۆ حکوومەتانی کە بنکەکانن فراوانەوە لە دنیاشە تقریبا ئەو جۆرە حکوومەتە حکوومەتی ناجح نین بۆیە بە قەناعەتی من گونجاوترین باز لەوە دەکرێت کە زۆرینە بەشدار بن تێدا من کەم ڕخنەی کەمتری لەسەر بێ حکوومەت نانە من بۆ خۆم بە سەرکەوتووی نازانم بەعکسەوە من پێم وایە معارەزە لە دەرەوە هێزی تری ڕقابە لە دەرەوە هەبێ باشترە و ئەبێتە پشت و پەنایەکی باش بۆ حکوومەتەکە بۆیە باشترین حکوومەت بۆم دۆخی هەرێمی کوردستان ڕەنگە ئەوە بە یەکێتی و پارتی دروستی بکەن خۆ هەرواشە ئەو دیزاینەی ئێستا لە پێش چاوی هەمومانە لە ناو پەرلەمانە ڕقەمەکان تقریبان هەروایە ئەو هێزانی تر کە هەن لە دەرەوە بەشی زۆریان ڕایان گەیاندووە کە بەشداری حکوومەت هەندێکیان بەشداری پەرلەمانیش ناکەن وازح ئەوەی کە ئەمێنێتەوە لە پەرلەمانەوە ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ تەشکیلی حکوومەت یەکێتی و پارتین بۆیە ژەکەر دیقەت بدەین مفەوەزاتەکان تەنها چڕ بووە لە نێوان یەکێتی و پارتیا و لایەنەکانی تر نەخرانە دەرەوە خۆیان چوونە دەرەوەی ئەو معادلەیەی کە تەشکیلی حکوومەتی لەسرە و من بۆ خۆم قەناعەتم وایە یەکێتی و پارتی بەیەکەوە بە تەنیا حکوومەت تەشکیل بکەن حکوومەتێکی سەرکەوتووە بێ مقارنەتەن بەوەی کە هەر
مدیر عامێک بە حزبێک و وەزارەتێک بە حزبێکی تر کورسێک و دوان وسییان و چەنی هەیە ئەمە من بە نموزەجێکی سەرکەوتوی نازانم وەکو ڕئی شخصی خۆم یعنی ئەمە وەکو تەحلیلی خۆم کە چەند جارێک تریش لە میدیاکانی تروتوم وەکو ڕئی شخصی خۆم پێم وایە حکوومەتی بنکەفراوان کە 5-6 لایەن 4-5 لایەنتیایە بەشدارن حکوومەتێکی سەرکەوتو نییە ئەنجومەنی وەزیرانێک لەبری ئەوەی تیمێک و دوانی وزاری لایەنی سیاسی و فراکسیۆنی جۆرا و جۆری تیابێ دەیتیابێ ئەو کاتە ئەم دەتیمە خاوەن ئەجێندای جیاوازە بن لە ڕاستیە لە پەرلەمانە تەبیعیە پەرلەمان بۆ خۆی هەروە جوانە بێ فرە ڕنگ بێ فرە دەنگ بێ فرە پێکاتە و فرە فراکسیۆن بێ بەڵام ئەنجومەنی وەزیران سوڵتەی تەنفیزی هەتا مەساحەکەی کەمتر بێ خەڵکی سفادی زیاتری لێیەکە باشە وا دەردەکەوێت بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ینی جێگر و منی تا ڕادەیەک ڕوونیەک هەیە پێ دوایەم حکوومەتە جیاواز دەبێت لەوەی پێشوو ئەبێ حکوومەتەکە جیاواز بێ وەکوتم ئەگەر بنکەکەی فراوان نەبێ و یەکێتی ئەمجارە خاوەن ڕوئایەکی وازەحترە یەک سەرکردایەتی و یەک سەرۆکی هەیە یەک ڕوئایی هەیە یەک پرۆژەی هەیە لێرە و لەوێ خەتی جۆرا و جۆری نییە لە پشتەوە کەسی تر ناچێ مفەوەزات بکە کەسی تر ئیشەکانی لێ تێک نادا وەکو جارەکانی تر ئێمە کە منیش بۆ خۆم کە لە دەرەوەی یەکێتی بووم دیقەتمانەدا و ئەمان بینی ئەم جارە نا یەک پرۆژەی سیاسی هەیە یەک تیمی مفەوەزاتی هەیە یەک سەرۆکی هەیە یەک ڕوئایی هەیە یەک پاکێجی هەیە ئەو پاکێجی کە سەرۆکەکەی و کە مؤسساتی هەڵبژاردن و تیمە جۆرا و جۆرەکانی لە بانگەشەی هەڵبژاردنە بە خەڵکیاندا بە خەڵکیانوت ئەوە ئەبێتە کارنامەی یەکێتی لەگەڵ هاوپەیمانەکەی بۆ حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ڕوئیاکە وازەحترە کە ڕوئیا وازەحتر بوو بێگومان ئینسان ئەتوانێت خزمەتی باشتر بکە کە خزمەتی باشتریش کرا بێگومان ئەکرێ بڵین لەوەی پێشووتریان لەوانەی تر جیاوازتر بووە نیەتەکە خزمەتکردنە نیەتەکە تێپەڕاندنی ئەم دۆخەیە نیەتەکە ئەوەیە کە ئەو نیگەرانیانەی کە خەڵک لە سوڵتەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم جارە تێبپەڕێ بۆیە یەکێتی هەموو ئەو بەڵێنانەی کە لە ڕێگەی سەرۆکەکەی و لە ڕێگەی لیژنە جۆرا و جۆرەکانیەوە لە ئینتیخابات بە خەڵکیدا ئەیکاتە کارنامە ئەیکاتە چەکی دەستی بۆ خزمەتکردن لە ڕێگەی تیمە وزاریەکانیەوە کە قەرارە بەشداری حکوومەت بکە باشە یەکێک لەو بابەتانە پرسی تەوتین بوو ینی دەنگویەک بڵاو بۆ تۆ گوایە پارتی دموکراتی کوردستان داوای لە یەکێتی کردووە کە پرسی تەوتین کەمێک بۆ توندیە کاری لەسەر نەکاشتی وا هەیە یعنی ئەوە وڵی ئاگام لە تەفاسیلی دانوستانی لیژنە تەکنیکیەکە نییە باشە بەڵام مەسەلەی تەوتین مەسلەی بە بانقیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوو سەرۆکی یەکێتی ئەو کات کە لە بانگەشەیە ئەم بابەتەی وروژانیان بەرزی کردەوە نیەتەکە لە مستەڵەحێک نەبوو تەوتینەیان هەر شتێکی ترە نیەتە ئەسڵەکە لە دەرباسکردنی موچە و قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بوو لە بڕین لە پاشەکەوت لە دواکەوتن لە نەهاتن لە دوو مانگ جارێ ئەسڵی نیەتەکە ئەمە بوو طریقەیەک بدۆزێتەوە لە ڕێگەیەوە خەڵک بە ڕێگەیەکی مۆدێرنی تازەی بانقی مانگانە موچەکەی بچێتە گیرفانەوە یعنی سەرۆکی یەکێتی مەبەستەکەی ئەمە بوو ترسی هەبوو لەوەی لە ڕێگەی جۆرا و جۆر لە ناوی جۆرا و جۆرە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتە بەرمەترسی لە ڕاستیە جەناب تەزانی زیاد لە 10 ساڵە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکانیان بە ڕێگەی جۆرا و جۆر درەنگ ئەکەوێ پاشەکەوت ئەکرێ نادرێت چی ئەکرێ و ئەو طریقەیەش کە موچەی پێدێت طریقەیەکی کۆنی زۆر تەقلیدیە تا ئێستا خەڵگەچێ لە باخەکان ئەوەستێ مەسلیان بە قایمە بە گوێنی بەچی ئێمە پێویستمان بەوە هەبوو بە طریقەیەکی تازە لە ڕێی نیزامی بانکی و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەوزیع بکرێ و ئەو طریقەیەش چی بێ ئەو طریقەیە زەمانی تیابێ و زەمانەکەش بە جۆرێک بێ موچەی تیا نەفەوتێ پاشەکەوت نەکرێ لێی نەبڕدرێ نەکرێتە مانگ زیاتر و دوو مانگ بۆیە نیەتەکە ئەوە بوو سەرۆکی یەکێتی ئەو پرۆژەیە بەرز کردەوە بە ناوی تەوتینەوە کە وعد ئەدا موچە و قوتی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەو مترسیانەی سەری دوور بخاتەوە کە 10 ساڵی پێشووتر خەڵک بەدەستیەوە ناڵاندوێتی بەڵام تەفاسیلی ئەوەی هەژماری منە تەوتینە چۆنە لە ڕاستیە لیژنەیەکی مەفەوەزاتمانی هەرێمی کوردستان و بەغدا ینی بەشێکە لەو خواست و داواکاریانی یەکێتی ئەنیەوەی کە لانی کە موچێم 12 مانگە ئەی بەڵێ یەکێتی هەمیشە ئەڵێ بەغا دواوێزگەی پەنابردنی ئێمەیە و عمقیس ئەوەی ئەوتری عمقی استراتیژی هەرێمی کوردستانە و هەمیشە یەکێتی پێی وا بووە لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی ڕێکەوتنمان لەگەڵ بەغا ئەتوانین کۆی کێشەکانمان لە هەرێمی کوردستان چارەسەر بکەین لە ڕاستیە جەناب تەزانی کاگڕانکۆ هەموو ئەو ڕووداوانی کە لە هەرێمی کوردستانە ڕوویانداوە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو پەیوەندی بەوە بۆ کە ئێمە لەگەڵ بەغا عیلاقەمان باش نەبووە نەچوینەتە ژێر خواست و داواکاریەکانی حکوومەتی عێراقەوە لە دوای ساڵی 2003ەوە چەند ساڵێک ئێمە تا ساڵی 2009 لەگەڵ عێراقا پەیوەندیمان باش بووە ئەتوانم بڵێم باشترین فترەی زەهەبی خەڵکی کوردستان بووە لە ڕووی موچە و بژانەوە و ئاوەدانی و هەندێک بابەتەوە بۆیە گەڕانەوەمان بۆ عێراق ڕێگەیەکی زۆر دروستە
و ڕێکەوتنمان لەگەڵ عێراق دەرەچەیەکی زۆر گونجاوە هەمیشە یەکێتی مەفەوەزاتی لەگەڵ عێراقا بە ڕێگەیەکی گونجاوزانیەوە کاک باڤڵ دیقەتە دابێ زۆرترین جار ئەچۆ بەغا چەندین جار ڕەخنەشی لێ گیرە ئەم پیاوە بۆ بەردەوامەچێتە بەغا ئەزانێکە عمقی استراتیژی هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەغایە و تا ئێمە لەگەڵ بەغا نەگەینە ڕێکەوتن بۆ ئەم قۆناغی ئێمە ناتوانین بەبێ بەغا ئیدارەی ژیان و گوزەران و خەڵکی خۆمان بدەین و دەریشکەوت بەبێ پەنابردن بۆ عێراق ئێمە مەسەلە ناتوانین ئەنی مانگە نەم و چەش لە کاتی خۆیاندا بەش بکەین. باشە وەفدی با بڵین دەم پارتی و ئیمرالی و پەیامێکی هێناویانە ئێستا لە هەرێمی کوردستانن لەگەڵ بەڕێز مەسعود بەرزانی ئەم بەیانیە کۆبوونەتەوە و دواتر بڕیار وایە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ببینن. بەڵێ کەی دەیبینن؟ قەرار بوو ئەمڕۆ ڕەنگە سبەینیان دوو سبەی وەفدەکە بگەنە ئێرە کاک باڤڵ ڕۆڵێکی گرنگی هەیە لە کەیسی کووردا لە هەرێمی کوردستان لە مەنتیقەکە لە بابەتە هەرێمیەکانە و ئەم وەفدەش دێن پەیامیان پێ پەیامی ئیمراڵیان پێ پەیامی ئەو بەشەی گرنگەی کوردستانیان پێیەکە باکوورە و خۆش دەزانی دۆزهی کورد لەوێ کەیسێکە دۆسەیەکە بە کۆمەڵێک بابەتی سەختا تێپەڕی و ئێستش لە قۆناغێکی تازەی چارەسەر و هەنگاوی تازە ئەبیستین چ لەلایەن دەوڵەتەوە چ لەلایەن نوێنەرانی کوردیشەوە چ لەلایەن ئەو بەشەش کە پێی ئەوترێ ئیمراڵی شوێنی زیندانیکردنی بەڕێز ئۆجەلانە بۆیە پەیامی تازەیان هەیە دێنە ئێرە هەم ڕێی یەکێتی وەرەگرن و هەم ڕێی کاک باڤڵ وەرەگرن ئەم ڕۆژ پێم وایە ڕێی پارتی و کاک مەسعودیشان وەرگرتووە پەیامیان پێیە بەلای ئەوانەوە کاک باڤڵ قسەکانی پەیامەکانی ئامۆژگاریەکانی گرنگن بە هەندی وەرئەگرن و ئەبێتە بەشێک لەو پلانە گەورەیی کە دەستی پێکراوە لەو هەنگاوە گەورەی کە لە تورکیا دەستی پێکراوە بۆ دۆسیەی چارەسەری کەیسی کوردی لە ئەو بەشە گرنگەیە بۆیە لە سلێمانی کۆبوونەوەیکی گرنگیانە بێ لەگەڵ یەکێتی و لەگەڵ خودی کاک باڤڵ و پێشووتریش کاک باڤڵ هەمیشە ڕۆڵێکی گرنگ و ئیجابی هەبووە لە کەیسی کووردا لە مەنتیقەکە و بە تایبەت و زنجیرەیەک ڕووداوی گرنگیش ڕوویان داوە جەناب تەزانی کاگڕانکۆ مەسەلەی سووریا و کەیسی کورد لەوێ کۆمەڵێک ڕووداو هەیە لە مەنتیقەکەیە بۆیە هەم یەکێتی و هەم کاک باڤڵ هەم پێگەیان و هەم مەکانەتیان و هەم ڕۆڵیشیان لە کەیسی کورد لە مەنتیقەیە بە هەند وەرەگیرێ و گوێ لێ گیراوە ڕێز لێ گیراوە بە گرنگەوە سیر ئەکرێەوە ڕۆڵیشی هەیە. باشە دەزانین ئەم پەیوەندیە با بڵێن ئەم هەوڵانە پرسیاشتی سەرەتا بناغەکەی لە سەرۆک مام جەلالەوە دەست پێ بەڵێ ڕاستە ئەو لەگەڵ تورک دۆزاڵە ینی هەوڵێکی زۆریدا مێژوو بۆمان دەگەڕێتەوە ئەنی کە چه هەوڵێکی داواتاوی کە بتوانێت سەرۆکی تورکیا سەرۆکۆماری تورکیا لەو کاتەدا ببینێ و لەبارەی پرسیاشتیەوە گفتوگۆی لەگەڵدا بکە تا بە ئەمڕۆ گەشتووە یەکێتی نیشتیمانی کوردستان درێژێر بەو پەیوەندیە داوە زۆر جار باجی ئەم پەیوەندیەشی داوە هەندێک جار لێرە و لێ ڕەخنەی لێ دەگیرێت دەوترێت نابێ یەکێتی ئەم پەیوەندیە ئەوها بە بەهێزی بێڵێتەوە ڕوانینی تۆ چییە؟ ڕاستە ئەم پەیوەندیە لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە تاریخەکەی گەڕێتەوە بۆ بیدایەتی نەکنەوەتەکانە گەڕێتەوە بۆ پێشنەوەتەکانیش لە ساڵانی هەشتاکانەوە ئەم عیلاقەیە هەبوو یەکێتی وەکو هێز و جەنابی سەرۆک مام جەلالی وەکو کارکتەرێکی سیاسی ئەو سەردەمە و دواتریش ڕۆڵی هەبوو جەناب تزانی لە ئەو سەردەمە لە سووریا و لە فەڵەستین ئەچووە ئەوێ مەسەلەن ئەچووە تورکیا ڕۆڵ و پێگەی مام جەلال لەو سەردەمەیە هەمیشە لە خزمەتی کەیسی کووردا بۆ لەو منتیقەیە دواتریش لە قۆناغەکانی دواتریش هەیەکێتی هەمیشە ڕۆڵی هەبووە ئێستاش سەرۆک باڤڵ ئیدامەی بەو پەیوەندیانەداوە ئیدامەی بۆ ڕۆڵە گرنگە مێژوویەی کورد و یەکێتی داوە لە پێناو چارەسەری دۆسیی کووردا ڕاستە عیلاقەکە هەبووە ڕاستە عیلاقەکە بۆ خزمەتی چارەسەری کەیسی کورد بەکارهێنراوە و باجیشی داوە جەناب تەزانی باجەکەشی ئەوەیە هەندێک جار وای لێکەوتوتەوە کە یەکێتی بەشێکە لە چوزانم هاوکاری یان دەستبردن بۆ هەندێک کەیس کە بەلای هەندێک دەوڵەت و هەندێک شوێنەوە بڤە بووە کە ئەمەش دیسان لێک تێنەگەیشتن بووە لە ڕۆڵ و لە مەکانەتی یەکێتی وە لە نیەتی یەکێتی لە ئەو کەیسانەیە نیەتی یەکێتی و نیەتی سەرۆک باڤڵ نیەتێکی چارەخوازانەی چارەسەر ئامێزانەی کوردانەی نیشتیمانیانەیە لە ڕاستیە و سەرباری لە بەرچاوگرتنی ڕۆڵ و پێگەی وڵاتانی ناوچەکە دەستنەبردن بۆ پیرۆزیەکانی ئەوان دەزوەرنادەن لە کاروباریان نەبێتە مەترسی بۆیان هەڕەشیان بۆ دروست نەکا بەڵام هەمیشە وەکو کەیسی کورد لە هەندێک بابەتی ڕوانیوە و دەستبەرداری هەندێک بابەتی کوردی نەبووە هەروەک چۆن ئەمە حەقێکی مەشروعی هەموو هاوڵاتی و هەموو فەرد و هەموو گروپێکی نەتەوەیە لە هەموو دنیاە کە تۆ کەیسێک تایبەت بێ بنەتەوەکەی خۆ دەستبەرداری نابی هاوڵاتێکی تورک لە هەر کوێی دنیاە بێ هاوڵاتێکی فارس هاوڵاتێکی عەرەب ینی دەستبەرداری
بابەتە قەومیەکانی خۆی نابێ هاوڵاتێکی کوردی ژیانی حەقی ئەمەی هەیە بەڵام لە چوارچەوەیەکە کە زیان بەوانی تر نەگەیەنێ نەبێتە مەترسی بۆ هیچ سنووری لایەنێک هیچ دەوڵەتێک بۆیە پەیوەندیەکە لەو چوارچەوەیە بووەوە ڕۆڵەکەشی دیارە دیقەت بدە ئەو لیژنەی دەم پارتی کە ئەچنە ئیمراڵی و لەگەڵ پارتە دیارەکانی تورکیا و سەرۆک کۆمار و نوێنەرایەتی هێزە جۆراوجۆرەکان بەدەسەڵات و معارەزەیە لە تورکیا کۆبنەوە دێنە ئێرە دێن سەرۆک بافڵ ئەبینن ئەمەش دەلالەتی ئەوەیە کە بەڵێ سەرۆک بافڵ هەم ڕۆڵی هەبووە و هەم پێگەکەی و هەم مەکانەتەکەی و هەم ئەو جهدەشی لە ماوەی ساڵانی ڕابردووە خۆی و حزبەکەشی کردوێتی لەبەر چاو ئەگیرێ و ناشبێت تێپەڕێنرێ. باشە کاک بێسنەما بۆ ڕۆژاوی کوردستانی ژیانی زۆر جارێکێتی وا مامەڵی کردووە یان یارمەتیان بدا یاخۆت ئەوەی کە ڕێگە بدا خۆیان سەرکاری کاری خۆیان بکەن بەڵام ڕەنگانێک هێزولانی تر ینی بۆەوە نەوەستابن ئەنی کەم هەندێک جار بوو بنە سەرێشا یاخود کێشیان بۆ پارچەکانی دیکە دروست کرد بێ یەکێتی چەندە لەسەرم سیاسەتە بەردەوام دەبێت هاوکاریکردنی پارچەکانی تر بە شێوازێکی گشتیەوەی کە مەترسینە بێ بۆ وڵاتانی تریانەوەی کاوان خۆیان سەرکاری کاری خۆیان بێگومانە بێ خۆیان سەرکاری خۆیان بکەن دەستیان تێوەەر نەدەی بەڵام پشتگیریکردن بەدەمەوە چوون قسە لەگەڵکردن دۆستایەتی لەگەڵ بوون ئەمانە ناچێتە ئەومانایی تۆ بەکاریان ئێنیان پشتیوانیان ئەەکەی یان خوانەخواستە لە دژی سنووری وڵاتەکانی خۆیان بەکاری ئێنین یەکێتی وای ڕوانیوەتەکەیسی سووریا و خوشک و براکانمان لە ڕۆژاوە کە پێویستیان بە دەمەوە هاتچوونە پێویستیان بە پشتگیریە نەک دەزوەردان نەک بەکارهێنان نەک خوانەخواستە لایەنگریکردنیان بۆ دژایەتی هێزێکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزێکی تر نەخێر بەڵام لە چوارچەوەیەکی کوردبوونە لە چوارچەوەیەکی قەومیە ئەو حەقی بەخۆیداوە پشتگیریان بکە ئاگای لێیان بێ ڕێنوێنیان بکە و ئێمە خاوەن ئەزمونێکی درودرێژین لە شۆڕشکردن لە دوای شۆڕش لە تیشکیلکردنی حکوومەت لە عیلاقەمان لەگەڵ عێراق و لەگەڵ دراوسێکانە هیچ ئایبێکیتیانی ئەگەر ئێمە ئەم ئەزمونەی خۆمان یان لە چوارچەوەی ئەو ئەزمونەی هەمانە لەگەڵ خوشک و براکانمان لە بەشەکانی تری کوردستان ئاڵوگۆڕی بیر و ڕابکرێەوە ئەزمونی خۆمانیان بۆ بگوازینەوە ئێمە ئەزموندارترین ئیمکانێتی باشترمان هەیە ساڵانێکە ئازادین جۆری حزبایەتی و جۆری حکومڕانی و جۆری پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی ساڵانێکی دوور و درێژی هەورازن و شێوی تێپەڕاندووە ئەکرێ لەم ئەزمونانەیە هاوکاری خوشک و براکانمان لە بەشەکانی تر بکرێ بەڵام وەکوتم لە چوارچەوەیەکە کە نەبێتە هەڕەشە بۆ سەر کەسی تر و نەبێتە مەترسی بۆ وڵاتەکانی خۆیان و دەستیشیان تێوەر نەدەین ئینشقاقیان تێ بکەین حزبیان تیا دروست بکەین ئەم دژی ئەو بەکاربێنی نە ئەمە تێڕوانینەکەیەوە هەر پەیوەندیەکەش لەو چوارچەوەی زیاتر تێنەپەڕیوە دڵنیا بە باشە کاک بێسن لەماوەی ڕابردوودا ژمارێک مامۆستا فەرمان بە لە شاری سلێمانیمان گرتنیان ڕاگەیان و سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان خۆی توێ لایەن ساعتێک زیاتر لەگەڵیان دانیشت قسەی کرد لەگەڵیان لە شوێنی تر ڕێگە بە من نەدرا ینی ئای ڕەوایە تۆ بۆ نمونە کە موچە یان حەقی خەڵکێک دەخۆی بەڵام ڕێگەشی لێ بگری قسەژنەکە مافی خۆشی دەربڕێ ینی ئازادی خۆپیشاندانی نەبێ تا چەندە ئەما بێ بەردەوام بێ بۆ منە لە سلێمانی ئەم ئازادی ئەم ڕێگە پێدانە بە حەقی وتن حەقی ڕەخنەگرتن ئەمە بەردەوام ئەبێ و کەسیش ناتوانێت ڕێ لێ بگرێ بەشێکی پەیوەندی بە کەڵچەریان کللتور و پێکاتی خەڵکی ئەم منتیقەیەوە هەیە و بەشەکەی تریشی پەیوەندی بە تەعاملکردنی سوڵتەی سیاسی و ئیداری ئەم منتیقەیەوە هەیە لەگەڵ ئەم جۆرە لە تەسەڕف و لەم کللتوری کە باسمان کرد یەکێتی بۆ خۆی کە خاوەنی پێی ئەوترێ حاکمی مطلقی ئەم زۆنە بە تەواوەتی ئازادی ڕادەربڕین و ئازادی قسە و ئازادی مانگرتن و ئازادی داوای مافی خۆکردنی بەلاوە زۆر زۆر ئاسایی و نۆرماڵە نەک ڕێگەی لێ ناگرێ بگرە هەندێک جار ڕەنگە پشتیوانیشی کردبێت دیقەت بدە هەموو ئەو مانگرتنانەی کە لەم سنوورە کراون خۆپیشاندان کراوە مەسەرەن خەڵک داوای حەقی خۆی کردووە بە درێژایی 15 بۆ 16 ساڵی ڕابردوو هەمیشە یەکێتی مەسەرەن تەعاملێکی جیاوازتری لەگەڵ کردووە بەراورد بە ناوچەکانی تر ئەمیش پەیوەندی بە کللتوری سیاسەتکردن و وەرگرتن و قبولکردنی ڕەخنە و ڕێزگرتن لە ڕای بەرامبەرەوە هەیە کە لە ناو خودی ستراکچەری یەکێتی و پێکاتە یەکێتی و پەیڕەوی یەکێتی و نەریتی حزبایەتی یەکێتیا جێگەی بووەتەوە بۆیە دیقەت بدە مانیان ئەگرت قسەیان ئەکرد ڕەخنەیان ئەگرت یعنی سەرۆکی یەکێتیە چوو بۆلایەن جێگری سەرۆکی حکوومەتیش کاقوبات لە تەندروستیانی ئەپرسیەوە ینی و کاک بابڵ خۆی زۆر ینی دڵی لە لای سیحەتیان بوو هەمیشەی پرسی مەسەلەن خوانەخواستە کەسێکیان تووشی حاڵەتێکی جەستەیی مەترسیدار نەبن و بەدەم داواکاریەکانیشیانەوە بوو بۆیە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە وەکو وتمێکێتی بۆ خۆی بڕایەکی تەواوی بە ئازادی ڕادەربڕین بە ئازادی بۆ چوون بە ئازادی
داوای حەقی خۆکردن هەیە کە ئەمە ڕەنگە لە شوێنێکی تریان لە منتیقەیەکی تر جیاوازتر بێ بەڵێ بێگومان هەمیشە و بۆ هەموو کاتێک ئەیکێتی بە سنگێکی فراوانەوە تەعامل لەگەڵ ئەو جۆرە کەیساناک ئێستاش بەردەوامن لە بایکۆتی دەوام یعنی یەکێتی لەوە بەردەوامە بێکاوان مافی خۆیان ینی خۆیانە بێ قەراری لێ بدەن داوام دەکەن یان نا زەختیان لێ ناکرێت کە ڕەنگە مامۆسایان تۆزێک بەگومان بن لەوەی کە ڕەنگە یەکێتی زەختیان لێ بکات یەکێتی دە زۆر ناداتە ئەمانە ئەسڵەن ئەوانە کۆمەڵێک خەڵکنی ئەوە نین یەکێتی دەستیان تێوەردا خۆیان خەڵکی خاوەن ڕوئیا و تێگەیشت و چینێکی پایەبەرزی ئەم کۆمەڵگایان فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان خۆیان خاوەنی ئیرادی خۆیانن خۆیان بڕیار لە مانگرتن ئەدەن خۆیان بڕیار لە کۆتای هاتنی ئەدەن خۆیان بڕیار لە چوون و نەهاتنەکە ئەدەن و یەکێتی وەکو هێزی حاکمی ئەم سنوورە تەعاملەکەی تەعاملێکی دیموکراسیانەیە و هەندێک جار تەعاملەکەشی تەعاملێکی ئیداری و دەوڵەتیانەیە ئەوەی کە پەیوەندی بە دیموکراسیەوە هەیە بێگومان ڕێزیان لێ ئەگرێەوە ئەوەیشی کە پەیوەندی بە دەوڵەتداری و بە حکومڕانیەوە هەیە لە منتیقەیە بەڕێوەبەرە گشتیەکان ئۆرگانەکان خۆیان تەعاملەکان وەکو ڕێی شەخسی خۆشم من بۆ خۆم پێم وایە یعنی حەقە مامۆسایان تەوازنێک ڕابگرن لە بینی بایکۆت و مافی مناڵ و قوتابخانەکان و ینی چەند ساڵێکە لەم سنوورە جەناب تەزانی بایکۆت هەیە مناڵەکان دابڕێن لە خوێندن ینی چوزانم حەق ئەوان لە پەنا داواکردنی مافی خۆیانە لە پەنا داواکردنی حەقی مەشروعی خۆیانە کە پەنجە بکەن بە چاوی هەرێکێک لە فەرمانڕەوەکانی ئەم وڵاتە ینی ئاگایەکیشیان لە مناڵ و لە داهاتووی کۆمەلگا و لە مناڵەکانی خۆشیان و ئێمەش بێ ینی بەڵام ئەمە هیچ لەوە کەم ناکاتەوە کە داواکانیان داوای ڕەوایە و هەنگاوەکانیشیان ئەوەی کە ئەوانی گرنە بەر لە چوارچێوە ڕێگە پێدراوەکانە هەنگاوی ڕەوان بەلای ئێمەوە زۆر بەڕێز کاک بێسن فایقراوشکاری سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس مامادەبوونت زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە بەرنامەی پرسیار زۆر سپاس خۆش